سڵاو هاوڕێیان چۆنن باشن خۆتان سەحەبتان کۆ داوا لێبەر نەکەم پێم خۆشە ڕوونکردنەوەتان پێڕابێن بەنسبەت ئەو ڤیدیۆیانەی لوقمانی هەڕۆژە ڤیدیۆیەکی براو دەکەنەوە کە پێگەی من لەقبی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمن لە سەرەتاوە کە هاتیمە ناو ئەو حیزبەی کە حیزبەکی پیرۆزە ڕێبازی مام ڕێبازێکی پیرۆزە پێم گوتی نەکاکە ئەمن حیزبی نەبووین پارتی نەبووین بەس هەموو شێخەکان برادرم بووینە شێوەیە ناوێران بێ من بێنە ناو هەولێرێ ئەمن دیفاعم لێکردن ئەمن داتن بە واستەی برادرایەتی و داتنە ناو هەولێرە و دەگەڕان و لێم ناگەڕا خەرکچیان پێدرێ ئەو کاتێک کە خەشین بووین مەسەلەی لوقمانش ئەو ڤیدیۆیانەی لوقمانی کە براو دەکرێتەوە لوقمان عیلاقەی دەگەل سێ ژنیوان هەبوو ئەخلاقیەنش پێم عیبە نایە ژنەکان بینم بەس ئەگەر کەسێک لە منی پرسی ئەو ژنانە چێنە یان چێنینە مستعدم بەنی ناویشان بە دەقیق بە تاریخ پێیان برێن فران و فران و فران بوو لوقمان شریکم بوو لوقمانمان گاز کرد لوقمان بەدەوی خۆی گوتی فران و فران و فران مەبەستم ژنەکانیتیان لێم ناگەڕێن لە دوم دێنە دووبەی ئەو هەمڕێ دەکەن عیلاقەیان دەگە من هەیە عیلاقە بە خورتیە شقی پێم دەگرن لە دووبەی زێڕم پێ دەکڕن پارەم نادەنێ ئەو هەم لێ دەکەن ئەو هەم لێ دەکەن هەتا ئاخیری پێویستیان کە هەندێک وشەی بەکار بینم کە لە ئەخلاقی بنەمارەی سەلاغی شێتنێ نییە ئەو ڤیدیۆیانەش بە عەشایری و بە دەورە مەرایەتی کرایە هیچ بە حیزباتی و بە پارتیاتی نەکرایە لە ژیانشم پارتی نەبووینەوە کە لە ناو سزنێش بووم هەموو برادەرەکانی سزنی 1400 سزنی تێدا بوو هەموویان شایدن وشەی من ئەوە بوو لەو دەرکەی بچمە دەرێ من یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو دوو مانگەی کە بەرز بووم تاخیر بووم تەلەفۆنەکەم لێ بوو ئەو ئەشیانەی تێدا بوو لەبەر ئەوەی تاخیر بووم وتم لێیان وەردەگرمەوە زۆر ئەشیای مهمیان نەکەم بوو وتم لێیان وەردەگرم و ڕۆژێک ئەگە ئیشم پێ بیلۆیان ئەو دەرم ئەو بەڵگەی بوو هۆ لەوە تەلەفۆنە زۆر شتی لەوەی بە کۆتری تێدا لە هەموو خەرچی کوردستان ڕۆنەکەم ئەمەن شەخسەکەم بەتەنێمە بەخۆ بۆ دەبانزە بۆ کەلاش کۆبێ بەرامبەر یەک حیزبی پارتی ڕاوستان چاک چازوو دەدانم ئەوەی شێخە لە مەلایەکەی خەبەری هەتا شێخی ئەخیری منە تێق ئەو قۆنڕەشان نزان ئی من عەشایریە و دوژمناتیە هەر زەلامەکی خۆی بە پیاودانێ بابای ڕوو بە ڕوو خۆ لە مندا بەس پیا و من غیرەتوانی لێشتان بێم نەتم بەنسبەی ئەوەش دەرێن وەڵا ئەمە بەو برادرانەی ئێرەمان گوتیە کەسیان خۆلەت و بە ساحێب نەکە یان کەسیان تەلەفۆنی تو هەر نەگری ئەو برادرە ئێرانە زۆر لەو تشتەی گەورەترن کە حیسابی قۆنڕەکش لەم بوو بکەن بڕوا بە خەرێک ئەوەندە لەنگۆ بێزارە و فایلی دەبینە هەزار بوو 600 بوو 15 ناوی سنوورینگۆی تێدا دەورەمەری تێدا بارزانی شێروانی تێدا هەرگۆشی تێدا بارزانی نەرجەیینگۆی تێدا هەمووی تێدا هەمووی پاش پشتێنگۆی تێدا هەمووی لەنگۆ بێزارن بڕواکە سەدام حوسێن وەختی لەی قەوما کونەکی هەبوو خۆ تێبشاریتەوە بەس ئەنگۆ هەندە بە ئەخلاقن بڕواکە ئەو کونەش بۆ دەست ناکەوی خۆ تێبشاردن و هەموو کەسەکەش پێشترێک شتێک بووە زۆر کەسە بووە پارتی بۆ خۆی تەسمیلی یەکێتی کردیتەوە یەکێتی بۆ خۆی تەسمیلی پارتی کردیتەوە ئەزە خۆ عەمەلی خۆی چی کردیان چی نەکردیان بەس با لە هەموو دنیای هەستی لە هەموو دنیای زلامك بيبري روج فرعنا رجعت وخرابينت كده لقمانش لقمان عزيز زيرنجل عشائريين بو قوميين بو ايش تاش قصتي ليستيك جني دورة مريبكا مستعد الخوبة كشتن وداواني برنش ليكم أمن يك فيديو يتم براو كرديتو أوش شريك بوينو بيكوا سول مالو يقدي خوالي لبر أو نانو نما شيء دين كردي لبر عندي من داواني بالملة توكم بيش مقولتي قلتم بابا برولو خو 5 مليون يعني استاندي 2 مليون يعني استاندي 6 مليون يعني استاندي برو
لە پاش ئەو ڤیددیۆشکە من ئەو قسانی دەگاکەم لە پاشی کامەڕای زانە چێ دانیشتین دوو شێخیان دانیشتینە دەگە ژنەکیان ئەو ڤیددیۆش کرایە ناو مارێمەیە هەولێر وەر کەسەشی دەرێژ هەر کەسەشی دەرێژ وەرە خۆ تەسمیر کۆ بارزان بە ڕەحمە یان تەلەفۆنا دەکەن بەخۆی لە من قەناعەتکەن بەخۆی خۆ بکوژم نایمۆکنم خۆ بکوژم هەردوو منداڵی خۆ قەیزەنا خۆ بکوژم نایمۆکنم چونکە ئەم بۆ بێ ئەخلاقن بێ سپەتن بێ شەڕەفن ئەخلاق نییە گۆڕی دل و گۆڕی ئەومەلایەیە یعنی هەرچی غیرەتە نیتو هەرچی شەڕەفە نیتو لە هەموو عالەمی دیارە بەس خەرک نەوێری کاکە خەرک ئەوها خەرچیان چەند دیتەوە خەرک نەوێری بڕوا بکەن بە ئەو پارە نەوێ خەرک بە شاپەو دەرەکە خەرک و بە پارەیەک ناکردی تعدای هەموو ڕئیس عەشیرەتێک شەکە وەچی من بتوانێت قسەی لەسەوار بکە ئەگەر لە ئەوڕۆپا بیان لە کوردستانێک و لێشتان بێمنەتم خوا یەکجار ڕەحیدایە و یەکجار زەبە هەر کەسێکی ئەمیشی پێی کوژرام وەڵڵاهی لێ ناگەڕم هەر کەچی من وەسیەتی بێ بکەم خەرک داواشی لەسەر دروستی چونکە نە من لە سەعید ئاغا زیاترم نە لە محەممەد عەلی زیاترم نە لە کەمالی زیاترم کەمال ئاغای نە لە ڕەفیقی نە لە سەباحی نە لە بازی دۆرەمەری نە لەوانە هەموو زیاترم ئەوانەی کوردستان ئەوانەی دۆرەمەری وزای دەم دڵشادی مامش لێشتان بێمنەتم هەرچی شێخشە لە دنیایە مەبەستم بۆ شێخانی خۆمان نینە شێخی بارزان هەندی ئەو قوندڕە حساب لە ناکەم حتى سيش كاش أمن دجمني بوم أجر نشم ناصر أمن هنا رشيد أسحج شيخنا وده لي بردستان لي كم أجر مسؤولاني هي شيء اجتماعي كردستان عن غبرين والله شري تلفون كذا برقمي والله قراري عند تسمية بارتي كانوا أقسم من دارها أمن خوم تسمية جوري ما بيكلها هەر کەسێکی ڕیشەی دەگە منکە دەگە من ناکە دەگە حیزبیەکە دەگە گۆڕێماویەکە و چاوشتان ماسەکەم ئێستا دەرێم و کێشەی من و لوقمانی هیچ عیلاقەی بە حکومەت و پارتیاتیەوە نەبووە کێشەی عەشایری بووە ئەو لوقمانە زێرەنگرش بە خۆ دەزانی کوونە ڕێز و احترام لە هەموو زێرەنگرێکی پیاوە هەیە ئەوە موضوعی لوقمانی موضوعی خۆشمان ئەوەی دۆرەمەری بی ئەوەی بارزانی بی ئەوەی شێروانی بی ئەوەی هەرگۆشی بی هەر کەسێکی پەیوەندی بەم وەکە لەسەر ئەو چاوەی دانێ بەس کچێک مساعدەم بکەن هەتا زروفێک هەیە دەزانم ئەم بخۆم مساعدەم بکەن هەتا ئەو ئیشانی خۆم جێبەجێکەم و چاو ماسەکەم و دیسا دەرێمە منەتی هەموو شێخێکی بارزان